دوو برادر پەیوەندیشیان پێوە کردم پێشەم چاپێکەوتنە وتیان یەک پرسیاری لێ بکە بڵێ ساڵی 92-93 بووە لەگەڵ نەرمەن زیادە سەدا ویستیان بچن بۆ ئەوروپا لە شەقڵاوە گەڕاوەتەوە بۆچی؟ هیم بوو منی شەشی باشم کرد گەڕامەوە لە بەروی بەڕاستی بێ کوردستان ناژم من ئەوروپام دیوە زۆربەی وڵاتانی دنیام دیوە کە دەبێتە هەفتەیەک دە ڕۆژوانە جەڕسەکە لێدا من کوردم چ بکەم یانی ئێستا نیشتیمانە دایکمان نییە ڕەنگە دایکێکی جوان نەبێ بەڵام دایکمانە دەزانی ئێستا من دایکش نەخوێنەوار بوو دەیان ژنیتر هەیە لە کۆمەڵناسیە ماستەریان هەیە دکتۆرایان هەیە ڕێک و پێکترن پاک و خاوێنتر بەچی بکەم و دایکە نەخیلەوارە دایکی منە دەکرێت ئەڵمانیا دایکێک بێ جوانتر لە دایکی من نزانی دەکرێت ئەمریکا دایکێک بێ هۆشتەتر لە دایکی من بەس دایکم نییە ئەو نیشتمان دایکم بە هەموو نەخوێنەوارێک بە هەموو سەقەتەکانەوە بە هەموو کۆکە کۆچینێک و بە هەموو نەخۆشیەکانیەوە بە هەموو دەردەسەریەکانەوە چی بکەم دەبێت خزمەتی کەم هەر ئەو هۆکارەکە بوو بەڵێ تۆ لە 92-93 ئەم بڕیارەدا یعنی نەک بڕیاری ئەوەی کا من لێرە بژیم بەڵام دەڵێم کارێکی باشم کرد کە نەڕۆیشتم چکە ئێستا هەموو ئەوانەی کە من دەمناسین و بەهرەمەند بوون ئەوانە بەداخەوە لە قەرەباڵغی و لە ئیزدیحامی ئەوروپامی ئەوون بوون بەداخەوە کە توانای زۆر گەورە و جوانیان هەبوو